گفتوگویان بابەتە دەکەم لەگەڵ بەڕێز محەممەد جومعە چالاکوانی مەدەنی لە بەغدا و ڕاستەوخۆ لەگەڵ مە بەڕێز محەممەدەم کاتت باش پێم بڵێ کە ئەم ڕووداوانەی خۆکوشتن و هەوڵ بۆ خۆکوشتن بۆ ئەوەندە زۆر بوون لە عێراق. بالطبع هنالك للأسف حالات وبداخەوەش هۆکاری ئەم بابەتە گەلێک زۆرن و دەتوانین دەست لەسەر چەندین شەدا بنێ لە هەمویان گرنگتر زۆربوونی بێکاری لە نێو گەنجان، کێشەی کۆمەڵایەتی بۆ کوڕان و کچان، واروەها ئەوەی تایبەتە بە ئافرەتان، زیادبوونی تونند و تیژی خێزانی و ڕێگرینەکردن لە ڕێگەی یاساوە لەم بابەتە و هەروەها جۆرەها گێچەڵ پێکردن و نەبوونی یاسا بۆ ئەوەی ئەو کەسانە بپارێزران کە قوربانی دەستی گێچەڵ و دەستی با بڵێن تونند و تیژی خێزانین. ئەمانە و دەیان کێشەی دیکە ئەمانە بوونەتە هۆکاری زۆربوونی حاڵەتەکانی خۆکوشتن. ئەمە جگەلەوەی ئێمە تاکو ئێستا بە شێوازێکی دروست مامەڵە لەگەڵ ئەم پرسەدا ناکەین، مامەڵە لەگەڵ ئەم دیاردەیەدا ناکەین. بەداخەوە بەگشتی ئەم قسەیەش دەکەم نەمانتوانی ئەم شتە بکەین، ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە ساڵ بە ساڵ ژمارەی ئەو کەسانی خۆیان دەکوژن زیاتر ببێت. ئێمە نەمانتوانی و چارەسەری دروست بدۆزینەوە. ئێمە مەبەستت لە کێ بەڕێز جومعە؟ حکوومەت یاخود ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی یاخود کۆمەلگا مەبەستت کێیە؟ بەدڵنیاییەوە حکوومەتم مەبەستە کاتێک باسی دیاردەیەک دەکەم ئەمە بەرپرسیارەتی حکوومەتە، بەرپرسیارەتی لایەنە فەرمیەکانە بۆ ئەوەی ڕێگری لەم دیاردەیە بکەین. هاوڵاتیان دامەزراوە و ڕێکخراوە ناحکومیەکان بەڕاستی توانای ئەمەیانی ئەم بابەتە چارەسەر بکەنەمە ئەرکێ حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانە ئەوان دەبێت بەرپرسیارەتی خۆیان هەڵبگرن و ئەم پرسە چارەسەر بکەن. حکوومەت لەکوێدا کەم تەرخەم بووە؟ حکوومەت تاکو ئێستاش دان بەم ژمارەدادا نانێت کە بڵاو دەکرێتەوە سەبارەت بە خۆکوشتن. ئەوەی کە لە هیومەن ڕایتس وۆچ و با بڵێن ڕێکخراو نێودەوڵەتیەکان بڵاو دەکرێتەوە، حکوومەت دانیان پێدا نانێت و باوەڕیان پێ ناکات بەڕاستی خۆیان پێویستە ئەم ژمارانە بە شێوەیەکی ڕاستەقینە ئاشکرا بکەن و دەست بە چارەسەرکردن بکەن. ئێمە خۆکوشتن بریتە لە کەڵەکەبوونی چەند با بڵێن پرسێکی دەرونی. ئەم بابەتە دەبێت بەم شێوەیە ماوە لەگەڵ بکرێت، هیچ نەبێت هێڵێکی گەرم هەبێت، دکتۆرێکی دەرونی هەبێت. ئێمە کەمترین ئامرازمان نییە بۆ ئەوە یارمەتی ئەو کەسانە بدەین کە دەیانەوێت خۆیان بکوژن و زۆرێکیان لەوانە کە شکستێنن لە خۆکوشتن دەیان بن بۆ بنکەی پۆلیس و دادگا دواتر دەیان لێرنە ماڵەوە. لە کاتێکدا ئەمە دەبێت بچێتە دکتۆری دەرونی بزانێت کێشەی چییە، بۆچی ئەم کارەی کردووە، چەند دانیشتێکی لەگەڵ پزیشکی دەرونی هەبێت. بەڕاستی ئێمە تا ئێستا ڕۆشنبیری و فەرهەنگی دکتۆری دەرونیمان نییە لە عێراق، نازانین چۆن مامەڵ لەگەڵ دکتۆری دەرونی بکەین. دەستبری ئێوەی ئێمە ئەم فەرهەنگەمان هەبێت پێویستە. یعنی خەڵک پێیان شەرمە بڕۆنە لای دکتۆرە پزیشکە دەرونیەکان؟ کۆمەلگا بە شێوەیەکی گشتی کۆمەلگەی عێراقی پێویستی بەوەیە بچێتە لای پزیشکی دەرونی، پێویستە چونکە دەڵێن چی ئەگەر بچتە لای دکتۆری دەرونی تۆ شێتی. لە کاتێکدا ئەم فەرەنگێکی زۆر گرنگە کە ئێمە بە شێوەیەکی با بڵێن بەردەوام سەردانی پزیشکی دەرونی بکەین. پێویستە حکوومەت ئەم زۆرە هۆشداریە بڵاو بکاتەوە، میدیاکان، ڕۆژنامەکان پێویستە ئەم ڕۆشنبیریە لە نێو خەڵک ئەم هۆشیاریە بڵاو بکەنەوە. پێویستمان بەوەیە گرنگە تۆ سەردانی پزیشکی دەرونی بکەیت. ئەمە جگەلەوەی پێویستە هێڵی گەرممان هەبێت. کەسێک کە کێشەی هەیە پەیوەندی بە پزیشکەوە بکات یاخود پەیوەندی بە کەسێکەوە بکات، قسەی لەگەڵ بکات. بەڕاستی ئەمە چارەسەری هەیە، چارەسەر، بەڵام کاری بۆ نەکراوە بەو شێوەوە. کاتێک تۆ دەڵێ
با بڵێن خۆکوشتن ئێمە ناڵێن یەکسەر کاریان بۆ بدۆزنەوە کە بێکاری هۆکاری خۆکوشتنە باڵکۆمان ڕەهەندی دیکە هەیە هێڵێکی گەرم دابنێ لە 24 کاتژمێردە یارمەتی خەڵک دێن بۆ شاری بڵاو بکرێتەوە کارکردن لەسەر ژمارەکان هەبێت بۆی ئەو کەسەی کە هیچ نەبێت دەوێت خۆکوژێت کە گەیشتۆتە حاڵەتی ڕووخان پەیوەندی بەو کەسانەوە بکات یارمەتی وەربگرێت بەڕاست بۆ نمونە خەمۆکی وەکو ئینفلۆنزای لاتوە لە عێراقدا ئەوەندە زۆرە؟ تؤدي الى الانتحار. احنا ما نعترف بالكآبة كمرض. نعم. پرسییم ئەوەندە زۆرە؟ ما انا الكآبة مرض والإنفلونزا مرض. هەردووکیان نەخۆشین ئینفلۆنزا و خەمۆکی بەڵام ئێستا بەڕاستی خەمۆکی لە عێراق ئەوەندە زۆرە بەڵام ئێمە دانی پێدانانین قسەی لەسەر ناکەین لە کاتێکدا نەخۆشیە چارەسەری هەیە بە شێوەیەکی زانستی من ئەم دوانم لە یەکتری چواند و بە نمونە هێمانەوە چونکە دەبێت بڵێم هەردووکیان چارەسەریانێ بەڵام ئێمە چارەسەری ئەنفلۆنزا دەکەین بەڵام دان بەوە دەنانین کە خەمۆکی نەخۆشیە. زۆر سپاس دەکەم بەڕێز محەممەد جومعە چالاکوانی مەدەنی ڕاستەوخۆ لە بەغدا میوانم بووی دەستخۆش.